وداوەکە ئەم برایانم لەمە مەطعەمان هەیە ئیشمان تەواو کرد و ڕۆشتینەوە بەرەو ماڵەوە من وتمیشمێ من دواتریەمەوە ئەم ڕۆشتم لەگەڵ ماڵ بۆ ماڵی کوڕێکی برادرم نەگەشتم دانەنیشتمەوە و برایم تەلەفۆنی بۆ کردم 92 دقەی ئەم شەو بوو وتی لە شوێی وتم لەوەیەم وتی وەرە خەسخانەی شار وتم چی بۆ وتی وەنووشەیەک ڕێگری لێ کردوین هاتووە دوو جار دەستی شکانەوەتەوە سەرمان هاتووە لە بەردەمانە هەتا خێزانی لەگەڵا بۆ برایم لە بەردەمانە وەسا دەماچی دەرێناوە دابەزیم وتوتی ئەم دەماچێ بۆ دەرێناوە بۆچی ئێمە چیمان وتووە یان چی بووە بۆی مەوزوع گەورە نەبێ ئەم برایم لەم لاوە بۆ وتوتی چۆن میلی دەمانچایانی تۆ چۆن غیرەتەکەی بیتەقێنی لەو قسانەیە بۆ ناوێتی بەسەری ئەمەوە ئەم برایی کەشم لە عەزرەتی خۆی بۆیم بۆ پەلاماریەوە فشێکی نابوو بە قاچیەوە دوو فشێکی بەرکەوتووە ئەو برایی کەشم سێ فشێکی پێوەیە تر من داوام لە دەستگا ئەمنیەکان حکوومەتی هەرێم کاک پاڤڵ کاقوبات من نامەوێت بیگرێت و بۆم کاتە سژنەوە قەڵەوی کا بووم چونکە ئەوەی کەنە سژنەوە خەڵک هەمومان کەسمان گیرا و لە سژنا قەڵەویەکەن و گۆشت و نانی بۆ منێ چۆن برای منی لە بەرچاوی خەڵکان ڕەمی کرد منیش ئەمێ ئاوا ڕەمی کرێ